بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان دوور و سڵاو سەجیانی پاچی پێغەمبەرکەوێ بینەرانی ئازیزی خۆشەویست لە ئەڵقەیەکی نوێی تری بەرنامەی تەندروستی و ڕۆژوان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە هیوادارین بڕگەکانی ئەڵقەی ئەمڕۆژمان بەدڵی هەموو لایەکتان بێ. دیارە ئەڵقەی ئەمڕۆمان تایبەتە بە ئامۆژگاریە تەندروستیەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز. ئەمە زیاتر تیشی دەخرێتە سەر لەلایەن بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری تەندروستی و کۆمەڵ. هیوادارم سوودی لێوەربگرن و پابەند بن بە ئامۆژگاری و ڕێنمایەکانی کاک دکتۆر. کاک دکتۆر لەبەرەوەی لە ئەڵقەکانی تر تۆزێک بە کورتی باسمان کرد لەسەر داخوازی بەڕێستان کوتت پێویستە زیاتر ئێمە بە فرەوانتر گشتگیرتر باشی بکەین، بۆیە ئەمڕۆ پێم باشە بەڕێستان باسی ئەو ئامۆژگاری تەندروستیانە بکەیت کە تایبەتە بە مانجی ڕەمەزانی پیرۆز. بە هاوکاری جەنابەت سپاس دەکەم. بەناوی خوای گەورە بەخشندە میهرەبان. تەبان بینەرانی خۆشەویست وڵاتی خواتان لێبی. تەبان کۆمەڵێک ئامۆژگاری گشتی هەن پێی دەڵێن نەسائح العامە لە بۆ هەموو ڕۆژوانێک ئەو جەگچکەبی گەورەبی ئافرەتبی پیاوبی بە ساڵات چوانبی ئەو نەسیحەتانە و ئامۆژگاریانە عامەیە، یعنی هەموو خەڵکێکی شتی زۆر زۆر چاکە. هەندێکیان لە سنەتی پێغەمبەری پێشەوامان هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام، هەندێکیان ئامۆژگاری پزیشکی طببینە پێویستە ئێمە بۆ ئێ باسکەین و بی لەو مانگەی ئینشاءڵڵا سوودی لێ وەربگرن تاوەکو ڕۆژوەکەتان بە سەلامەتی بگرن بە لەشی ساغ جەژنەی بکەنەوە ئینشاءڵڵا. طبعا یەکەم ئامۆژگاری ئەو هەر فەرمایشتێکی پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام دەبی دەڵێ ئومەتی من لەسەر خێرە ئەگەر بێت و زوو فتار بکاتەوە. طبعا فتاریش دوو نێزەنات باس کرد و ئەوە هەموو پزیشکان دەزانن و خەڵکان دەزانن کە بە باشترین شت ئینسان فتار لێ بکاتەوە کە خورمایە، چونکە فەرموودەی لە سەهاتیە دەڵێ کە ڕۆژتان شکان لەسەر دنکە خورمایەک یان سێ دنکە خورما بشکێنن، ئەگەر نەبوو ئەوجا بە ئاو بشکێنن. ئەگەر هەردووک بی پێکڕا زوابزان بەرامبەرەکەشی لە پارشێویش دەرێت تا کۆتاییەکەی، یعنی تا پێش بانک بانکدان لە هەمان کات، یعنی چۆن ئەوە زوو دەیشێنی لەویش دەبی درەنگ پارشێ بکەیت هەتا وەختەکەت زۆر بی هەردوو لە هەردوو لاوە وای کردووە قازانز بڵێ. طبعا ئینسان کە ڕۆژی زوو دەشتێنی ئەو ئاو خورمایەکە دەیخواتن کە وتمان ئاوەکە دەستە ناو گەدەی یەکسەر بەتابەتێکگەر ئاوەکە سارد نەبی ئاوێکی احتیادی بێتن گەدە هەڵی دەمژی و دەستە ناو لەشی ئینسان لەشی تەڕ دەبتەوە بۆ ڕێکانی خۆین تەڕ دەبتەوە دڵ نەشید دەبتەوە. خورمایەکەش تەبعەنەوە سوودی زۆرە. دوای لە حەڵقەی بە تەنیا باسی خورمای دەکەین چ مادەی تێدا هەیە و سوودەکانی چیە لە ڕووی پزیشکیەوە. بەزوابزان دوێنێش ئاماژەت پێکرد لەگەر خورمایەکە گەر ئاوەکە شلتێن بی باشترە. بەڵێ ئاوەکە شلتێنی بەڵێ ئاوی سارد بەڵێ سوودی زیاترە. ئاوی سارد زۆر پەسەند نییە لە ڕووی طبیەوە بەتابەتی لەو وەرزەش بەڵێ لەو وەرزەی چونکە مەعیدە گەرمەت و ئاوی سارد نەخۆیەوە لەوانەیە عەزیەتی مەعیدە و گەدە و ڕێخەڵۆشی داتن. ئەمە یەکەم. بەڵێ ئامۆژگاری دووەمەوەیە گوتمان بە خورما بشتێنی، ئەگە خورما نەبوو دەتانی بە ئاوی بشتێنیتن. ئامۆژگاری یەکەم گوتمان زوو بشتێنی باشە، چونکە هەندێک خەڵکی خۆمان هەیە ئەم زۆر جار کە گسکەش بووین نەفەری وە هەبوو هەتا مەلابانجی تەواو نەکرد باە نەدەشکان، هەبوو هەتا نوێژەکەشی نەکرد باە ڕۆژەکە نەدەشکان. ئەو بەڕاستی ئەوە خلافی سنەتە لەبەرەوەی پێغەمبەر سەڵات وسەلام نایەوێتن مەعزیەت بخۆن لە ڕۆژگرتنەکە، بۆیە دەبێت زوو بشتێنین و حد لەگەر بانگدان بیدایەتی دوعاەکەی دەکەی ڕۆژەکە دەشتێنی بە خورمایان بە ئاو. پاشان ئامۆژگاری سێم دەڵێ وا چاکە بە دوو وەجبان بە دوو جەمان ینی بە دوو قۆناغ شۆکی لە بینی بێ. مەتەن یەکەم جاکە ڕۆژەکە شکان خورما و ئاوت خوارد، پاشان دوعاەکان دەکەی ئەو دوعانێکەوە دەکرێت بەڵێ. پاشان نوێژەکەی بک پێمان چاکە نوێژی مەغریب بکاتن، ئەگە سنەتەکەی بک باشتێ تەشریحاتەکەی بکاتن وەبی ئەو خورما و ئاوا بستە ناو لەشی جوان هەزم بیتن. ئەوجە پاشان دەست پێ دەکا بە وەزبەی ئەو خواردنێکەوە لە بۆی دانراوە. ئەو کە دوای باسیەکەی کەواتە خواردنەکان گوتمان بە دوو مەرحەلە دەخوا خراپ نییە. پێویستە ئەو خواردنەی کەوا دیاری دەکەی کەوا دوای پێتان دەڵێن خواردنەکان چی بێت نەبێ، دەبی خواردنێکی تەندروست بی. خواردنی تەندروست کووە لە ڕەمەزانان نابی خواردنەکە زۆر نەوع بی، زۆر چەور بی، زۆر شیرن بی، یان هەردوو نەوع تێکەڵاو بی. دائما خواردنەکان سووک بن باشە، هەتا هەم گەدەش عەزیەت نەداتن، هەم سوودە طبیەکە لە ڕۆژەکەی وەگری. چۆ گوتمان زۆر جار ڕۆژی سوودی نییە لەبەرەی ئەوەندە زۆری دەخۆین لەسەر دەشخەوین. خواردنەکانیشمان زۆر قورس و زۆر چەورە و زۆر بەقوتە بۆیە سوودی لێ نابینێ. لەسەرەوەی کە دوای باسی خواردنەکان دەکەین
خشتێکیان بۆ بکەیت بۆ ئەوەی بێزار نەبن خواردنەکان لە ماوەی هەفتەیەک بۆ نمونە خشتەیەک بکەیت نە تووشی ئەو چەورێ دەبی نە تووشی ئەو قورسێ دەبی نەبێزارش بی نفسی خواردن هەموو دووبارە زۆر زۆر خواردن کە دووبارە بیتەوە ڕۆژانە بگۆڕێ باشترەوە زانم. یەک لە ئامۆژگارەکانی تر ئەوەش فرمودەی پێغەمبەری پێشەوەمان عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ تەسەحەروا فەئینە فی السحور بەرەکە. هەیە دەبینی مەتەن شەوی ئەوەندە زۆری دەخوا پاشوە یەک فڕاوی دەخوا دوای دەخەوتەوە یان هەر ناستەوە. طبعاً سحور بەرەکەتە و سونەتەکە تەطبیقی بکەین ئەگەر پیادەی بکەین خێرمان دەگاتێ و دەتانی خواردنەکی باشیش بخۆی هەتا بتوانانی ڕۆژ کاک دکتۆر هەتا لە ڕووی دەرونیش تۆ کە هەرستی نانێک دەخۆی هەز دەکەی ژەمەکەت خواردیە یعنی چونکە ئەگەر ئەوەی بەڕێز دەرێ بەس پێشەوەی بنووی ئاوەکی خواردبی و هەر نستەوە یعنی هەم دوو سێشتی لە دەستە لە ڕووی ئاینی لە ڕێی خوداپەرستی ئەگەر شەوەکە بی هەستی لەوانەیە دوور کات شەو نوێژ دەکات دوو هەم دوایە کە خواردنێک ئەگەر کەمیش بێ دەخوا سبەی نییە برسی نابێ ئاوەکەی دەخواتەوە کە پێش ئەوەی کە بەربانجی بەیانی بێ کەواتە لە هەموو لایەکە و قازانز دەکات نوێژ بیانەکەش دەکات نوێژەکەشی ناچی ئینجا هەست بە ئارامیەک دەکات بەڕاستی پاشەوەی کە نووس لە بینی ئەو ماوەیە کە نانەکەی خواردن و نوێژی کردیە و هێوێنی کردیە ئەوجا ئەگەر بژنووی ئەو کاتی شتێکی ئاساییە نانی بەیانی زۆر مهمە ئینسان مۆزەفە دەوامی هەیە مامۆستایە ماندی دەبی ئەگە هیچ نەخواتن احتمال بێتاقەت دەبی بەڵام ئەگەر پاشیوی خوارد هەوا زۆر بێتاقەت نابی وەختی عەسر و پاش نیوەڕۆ بەڵام ئەگەر نەیخوارد احتمال بێتاقەت دەبی ئەوەشمان بەبیردێنیتەوە ئێمە گوتمان چەند ژەم بە یەکەوە بخورێ تەمەنیش درێژ دەبێت یعنی کە هەرستن هەمویان لەگە یەک قسە دەکەن و هەر یەکە خەریکی ئامادەکردنی شتێکە یعنی لە کاتی ئەوە هەست بە خۆشیش دەکەن بارکە کاکتۆر شتانەیە کە دانرا لە قورئان و لە فەرمودەکان لە بۆ ئێمە بەرنامەیەکی خواییە بەڕاستی تێژینەوەشی ئێستا لەسەر بکرێ لەوانەیە هێشتا نەگەنە سوودەکانی ئەو ئەنجامە یەک لە وەسیەکانی تریش ئەوەیە دەڵێ محالە بکە تێنیت نەبی ئینسان چۆن تێنی نابی ئەگەر بێت و لە مەغریبیان لە پاشی و خواردنەکانی هەمووی بەس شیرناتی و چەوری بی و زۆق قڕز بی و مەتەن دەبین لە کوردەواری خۆمەندانەکەی دەخوا برنجەکەی دەخوا شلەکەش دەخوا گۆشتەکەش دەخوا نانیشی لەگەڵ شەربەتەکەش بەڵێ نانەکەش دەگە شەربەتیش لەگەڵ دەخوا هەمووی تێکەراو دەکاتن وەکو چێشتی مزێوری لێ دیانی تو هەموو شتێک تێکەراو ئەوەی لێ دێتن تەمان تێنی دەبیتن بێتاقەت دەبیتن ئەو کاتی احتیمالە ڕۆژەکەی لەسەر قورس دەبیتن بەڵام خواردنەکانی خەفیفی تێنی نابی و دڵ و جگەروان ئەمیشی خۆی دەکەن و ماندووش نابن کاک دکتۆر بینیومە لەسەر قسەی بەڕێستان کاوەی ئەو زۆرە خواردنە دەخوا و ئاوی زۆر لەسەر شەربەت و ماستا و باوەڕ بکە پاش ماوەی دەبین لێ کەوتووە یعنی دەرێ ئەوەندە نان و ئەوەندە ئاون خواردە ڕاست دەکەویت وای لێ دەک پێی ناکرێت بستە نێژتراوێش یان لە بەرچی چکە زیاد لە پێویست هەموو شتێک بەڕاستی نابێت لە ڕادەی خۆی بچێتە دەرەوە هەر خواردن بە ئیستیفادەش بی لە ڕادەی خۆی تێپەڕی دەبتە زەرەر زیانی زیان پێ دەکات محالە بکەین ڕۆژەوان تووشی قەبزی نەبن چکە زۆر کەسێ دەڵێ ئەمن دائما لە ڕەمەزانی قەبزم بێتاقەت مەکە غازاتم هەیە ئەوە سەبەکە بەڕاستی خەتای خۆیەتی ینی بەڵێ خواردنەکانی مەزبوط نییە مەتەن شلەی کەم دەخوا ئاوی کەم دەخوا ئاوەکەی لەوانەیە ساردبی ئیستیفادە ناکە لەوانەیە سەوزەی هەر نەخوا چکە سەوزە بەڕاستی خواردنێکی زۆر زۆر مهمە ئەغلب ڤیتامینەکان ناو سەوزە هەیە خەڵکی بە سەوزەی ناخوا زەلاتەش پێم خۆش زەختیش لەسەرەوە بکەیتەوە ینی بەڕاستی لە پێش خواردن ئێستا زۆربەی زانستی خۆراک جەخت لەسەر زەلات دەکاتەوە چکە زەلاتە هەموو ئەو شتانەی کە بەتایبەتی نەکارتەنا یەک جۆری کۆمەڵی شتەیە ئەوانەی کە تێدەکەی خۆ دوای لە ڕووی زەلات دەتوانێت تەماتەی تێکە خیاری تێکە کەلەمی تێکە دەتوانێت هەندێک بیبەری سەوز تێکە دەتوانی خێکی کەم تێکە ئەوانش هەموو ڕێژی ئاویان زۆرە ڤیتامینی باشیان تێدا هەیە دومیشان خواردنی هەزم دەکا پاریش بە خواردنەکەی وەدەنێ نالی تووشی قەبزی بیتن بۆیە بەڕاستی کەواتە دەبێت لەگەر خواردنەکان زەلاتە هەرابی زەلاتە هەبی و لەگەڵ ئەگەر سەوزەش بخوا و پاشان تەبان میوە دەخوا میوەکانی زۆربەیان ئەگەر سێ و مەتەن پەلکۆ بخوایان خیار پەلکۆ بخواتن لە بۆ قەبزی لە بۆ ئەوەی ئەم ڤیتامینەکەی استیفادە لێ وەرەگری ئەم تووشی قەبزی هۆڵۆنیش نابێت خەرێک قاشی دەکاتن ینی سپی دەکاتن کە ئەوە زۆری سوودەکە هەروەکو خۆت وتت لە هەلکەکە نەخۆگەر جوان پاک بکرێتەوە دەتوانین قاش ئەوە نەکە ینی سوودەکە لەو یەکەوە پەلکەی پێ بێن خاستن خیار چونکە پەلکە سیلۆزی زۆر تێدا بیبەری سەوزەوان هەمووی ئیستیفادەی زۆرە دەڵێ محالە بکە لە پاش خواردن نەخەوتەوە ئەو جەسی خواردنی ئێوارێ بی چۆک جەنابەت باس کرد هەیە ئەوەندە زۆری دەخوا ئێواران یەکسەر پاشان خەوری دەکەویت چکە لەشی خاو دەبتەوە زۆری خواردیە ئەو کات نوێژەکەشی دەڕوا و بێتاقەتیش دەبی و لەوانەیە تووشی قەڵەویش دەبی و لەوانەیە
ئەو خواردنی خواردیتی سەوریەکە دەستە نابۆڕیەکانی خۆێن و جگەر وانە مادیەکاتن و زەڵتەش خراپە ئاماژەشت پێکرد کاوتۆ گوتی ئەگە زۆر خواردن بخوا تەنانەت کاریگەر لەسانی مێشەیە یعنی ئەو کەسانی هەردەخۆن تەوەزەڵ دەبن یعنی تەمبەڵ دەبن چالاکییان کەم دەبێتەوە تەنانەت هەتا لەسەر ژیریش کاریگەرەیە بۆیە بەڕاستی مرۆڤ دەبی ئاگادار بێ ینی بزانی چ زۆرە خواردنی باسمان کرد ئیمامی غەزالی بەڵێ ڕاست کە دەرێت و زۆری دەخۆی جسمت بێتاقەت دەبێتن تااقەتی حکمت نامێنێ قسە فکرت دەڕوا کار بیر لە خوانەکە دەکەیتەوە دوای جگەلەوە ئەندامەکانی ترت هەر دەبی خەریکی هەرسکردن و هەرمژین وانە بە خۆ دەزانین پێویستی بۆ سوزینەوە لە ڕووی تەندروستی و بەڕێستان چاک دەزانین بۆی ماندووی دەکات ئەمە زۆر بە قوتابیەکان دەڵێم بابەت و سەفی شەشی هەر دەخۆی وڵا تااقەت زۆر پێویست نییە کەس ڕۆژیەکەت پێویست زۆر پێیان دەڵێم کە تو زۆری دەخۆی زوو خەوت دێ کە زوو خەوت دێ تێناگەی کەمتر بخۆی خەوت نایە باشە تێ دەگەی و خاستنەکە خەوەکەشت مەزبوط بی زوو خەوی زوو هەستی باشترە بەڵێ ئامۆژگاریش کەمانەوەیە کە دوونە جەنابەت باست کرد محالە بکەین مانجی ڕەمەزان هۆکارێک بی لە بۆ تەرکردنی جغارە زۆر تشکمان لەسەر وڵای خۆی زگەرە خۆی هەندی خوو هەیە هەندی خوو هەیە زۆر خراپە ینی دەتوانم بڵێم ئەو خوانە لە کۆمەلگا فێر بووە ینی ئەو کەسێک کە تووشی زگەرە دەبێ یا لە هاوڕەکانی فێر بووە یا ئەو منداڵە لە دایکی یان لە باوکی فێر بووە هەر کەسێکی تەنانەت هەر شتێک لە ئاینی ئیسلام ئەگە زیانی بۆ خۆت و بۆ دەور و بەرت هەبێ یاساخە ینی لە بین دوکانە حرامە بەڕاستی جگەرە زیان بە تەندروستی دەگارە بە تایبەتی سیەکان و کۆندامی هەنە سەدان و ئەمانە جگە لەوە بۆنەکەی ناخۆشە کەواتە باشترین دەرفەت بۆ ئەوەی تۆ تەنانەت نەکات جگەرە کەم بکەیت و بەڵکو وازیشی لەبینی لە ماژی ڕەمەزانە بۆیە بەڕاستی کاتێکی باشە چکەم دەتوانین بڵین تۆ 12 کاژمێر تا 15 لەوانیان دیزار 16 بەپێی وەرزەکەیە کەواتە کاتێکی زۆرە تۆ دەتوانین لە بیری بکەیت لەگەر لە وازهێنانی جگەرە دکتۆر خۆی ویست ئیرادا ویست زۆر تو ئەگەر ویست و ئارەزوت هەبی زۆر ئاسانە چکە من پێت برێم ئامۆژگاری بکەم برێم وازبینە لەوانەیە تۆ نەستە گوێتەوە بەڵام ئەگەر خۆت بڕیارتدا دوای هەستیش پێ دەکەیت کاک جۆرەوانەی کە واز دەستگەرە دەینی ڕنگ و ڕویان خۆشتر دەبێت هەنا سەدانیان لە کاتی وەرزش و ڕۆیشتن و ڕێکردنی زۆر هەرگرتنی شت جل لەبەرکردن هەمووی بەڕاستی هەست پێ دەکەن جگەلەوە تخوا ئەو لێو جوانە خوا دایناوە بە زگەری بخەیتە سەرێ زۆر خراپە ینی لەوانەیە لە ڕووی پزیکەت بەڕێزە دوای ئاماژەی پێ دەکەی لەبەر ئەوەی ئەو نیکۆتینە دەسە ناو خوێن لە ماوەی مانجێک کەم دەبێتەوە بەرەبەرە ڕادەهێن چکە تو ناتوانانی جگەرە بە یەک ڕۆژ بە هەفتەیە یەکسە برێ وەرە واز بینە بەڵام لە ماوەی مانجێک زۆر بە شێوەیەکی بەرنامێکی جوانە کە زیاتر لە 15-16 کاژمێر تو وازی لە دەهێنی دەتوانی وای لە دوای مانگەکەش بەردەوامی بۆ وازهێنانی اینجا مانجی ڕەمەزان بەڕاستی یعنی دەرفەتێکی باشە ڕاهێنانە مەشقە بۆ ئەوەی خەرک ئەو کردەوە و ئەو خۆ خراپانەی کایەتی خۆی چاک بکات هەر لە بۆ زانیاری بینەرانی خۆشەویستمان تەبان جغارە ئەم کتابێکم لە سەدانایە جغارە نزیکەی 400 مادەی ژەهراوی تێدایە بەڵێ 17 مادەی هەر زۆر خەتەرن ئەوە شێرپەنجەی گەروە شێرپەنجەی سوورێنسکە شێرپەنجەی معدەیە شێرپەنجەی سیەکانە ئەوانە شێرپەنجەی لێوە کە جەناب باس کرد ئەو هەم ڕجغارەی پێدەگری زۆر کەسەیە تو شێرپەنجەی لێوی دەبیتن ئەوە تۆ قسەی پێ دەکەی زۆر ناشرینە ناو جەوەرە تۆ مامۆستا بە یان فەرمانبەر بە یان کەسێکی ڕێنیشاندەر بە هەمیشە دانەکەت بە دیار دەکەوێت ئەدی بۆنەکە لە خەڵکی خراپە لە بەخۆشی لۆ خێزانت لۆمانم لا لۆ خوشکرد لۆ برات طبعا ساڵانە بە جێرە ئەمەرەکانی پزیشکی دەڵێ بەلای کەمی ساڵی 5 ملیۆن کەس بە هۆکارەکانی زغارە دەمرن یەک لە نەخۆشیەکانی کە لە سەوبی زغارەیە دەڵێ احتمالە ساڵی 2030 بتە 8 ملیۆن ساڵی 2050 بڕوا لە هەرکشانە ینی مەکەشا دەکەین کۆمەڵگەمە پێشتر بەس هەندێک پیردایان چێشە ئێستا منداڵەکانیشمان فێر بوون ئێستا خۆزگەر دکتۆر بەس زگەرە بێ ئێستا کە نێرگلەشی هاتە سەرێ ئێستا ئەلیکترۆنەکەش هاتە سەرێ وازانە ئەلیکترۆنەکە باشترە بەڵام خەڵکیش مردووە بە ئەلیکترۆنیکەش هەمووی نفسی مادەکان هەمان هەتا زگەرەی ئێستا کە تەماشای تووتنەکەی بکەیت لەگەی قەدیم زۆر فەرقیە ئی قەدیمەوە دیار بە تووتنە لە منطقەی خۆمان دەچیندرا دیارە بەزەوی ئێستا کەس نازانی چی تێدایە لۆیە زۆر پیان تەرک ناکرێ بوونە مدمن ینی بوونە ئالوودە بوون ینی ئالوودە پۆ ناتوان واز لێ بینە زۆر ڕاستە بەڵێ یەک لە ئامۆژگارەکانی ترمان
زغارە زۆر دەتانێت بڕۆین بەڵام بەرنامەکەمان زغارەی نییە بەڵێ بەڵێ دەتوانێت لە بەرنامەی تەلەڤیزیۆنەکان و میدیاکانی تری زۆر خۆشیان دەزانێت دەزانن. هەموو تاشێک کە جگەرەکەش شیشی دەزانی زیانی هەیە بەس بەداخەوە کاکتۆرەمە پێمان حیفە خۆی بە مسلمان دادەنێ ڕاستە زەرە لە بۆ خۆی چکە حەدیثمان هەیە دەفەرمێ لا ضرر ولا ضرار نابی زەرە لە خۆتە بی نابی زەرە لە خەڵکیشە لێمان خوای گەورە لە قورئان پێمان دەفەرمێ أحل لكم الطيبات وحرم عليكم الخبائث زغارە شتێکی خەبیثە یان شتێکی طیب نییە ئەوەی بەڕێستان ئاماژ بێ کاک دکتۆر نەک تەنها بۆ خۆی زیانی ئێستا سەلماندوویەتی بەڕێستان باشتر دەزانن دەرێگەر یەکێک لە تەنیشت جێشێک دانی دەستگەری کێشا وەکو ئەوەی تەنیشتیکانە و وەکو ئەوەی زگەری کێشابێ چار ئێستا وەی لیار ئەوە نیشانی ئەوەیە زیانەکە ئێستا کە زۆر فراوانتر بوو لە کاتی خۆیە ئەمە کە خوێنمەتەوە دێگۆکو یەک زگەری کێشابێ بەس لەبەرەوەی ڕەنگە تووتنەکە کاتی خۆی باشترە بەس لەبەرەوەی ئێستا دەرێت تووتنەکە خراپە و ماوادی تشتی تێدایە بۆیە زیانەکەی زیاتر هەنی بەڕاستی کەواتە یاساخە ینی حرامە لەبەر ئەوەی چونکە زیانی بۆ خۆت هەیە و بۆ بەرامبەرەکەش ژینگە کاک دکتۆر ژینگە پیسکردن ئەمە زۆر باشی دارەکە نارێک دکتۆر باشە ئەوانەی کەس بەردەوام زگەژن پاکەتێک دوو پاکەت لە ماوەی ساڵێک چەندە لە ماوەی سەرتاپەی ژیانی چەندە ئەو پارەیە تەرخان بکەیت بۆ مان و مناڵێت بۆ شتێکی تری خێزان زۆر باشترە یەکێک لە ئامۆژگارەکان ترەوەیە خواردنەکان بە خێرایی نەخۆین بە هێواش وەڵا هەیە کاک دکتۆر کە دەستی پێکردووە دەزای لە شەڕە تەماشادەکەی هەیە تازێت کورە درێم تازە سپێ کردو ئەو تەماشادەکە لێش بۆتەوە ئەمە خراپە بۆ هەرسکردن و دەبێ خواردنەکان بە هێواشی بخۆین بە هێواشی بیجوین هەتا کە دەمازۆ مادوی نەبی دوای فەرمودەشمانەیە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەلاتو وەسەلام ما ملأ ابن آدم وعاء شرا من بطنه هیچ جامێک نییە پڕکە ئینسان وەچی مەعیدەی بەخراپی یعنی ئەوەندە بە خێرایی خواردنەکەی دەخواندە بە خێرایی پڕی دەکا ئەوەش تەبان زۆر زەرە هەتا کاک دکتۆر نەک تەنها بۆ گەدا تۆ کە خواردن بە خێرایی دەخۆی مانە تەواژ ناجووی کە تەواون نەجووی ئەو لیکە کە یارمەتی دەدا بۆ هەرسکردن ئەوش فریان ناکەوێت ینی وەکو ئەوەیە چۆن هەر تۆ تێپەستی لە کورداری خۆمان و لیکەکەش بە تەواوی تام و چێژشی زۆر لێوەنای تەنانەت دیارە کار لە مێشتش دەکە ئەو کاتە ئەو مێشک کە خۆی هۆشدارەکە لە چێ دێ لە مێشکایە ینی کۆنتڕۆلەکە دارە لە دەست دەداتن بۆیە بەڕاستی پێویستە مرۆڤ بە شێوەیەکی تەندروست و لەسەر خۆ ئەو نانە گەدەی حەزیەت نەداتن ئەگەشتمان ئامۆژگاریەکان دوو ئامۆژگاری مامایەکەشان دەڵێ ئەو جاگەدەرەی هەتا دەتوانم هۆنراوەیەکەیە تایبەت بە ڕەمەزان حەز دەکەم بۆ بینەران بۆی بێزار نەبن لێمان لە دیوانی مەدحەت بێخەوی شاعیر ینی زۆر جوان باسی مانجی ڕەمەزانی کردووە سرودێکیە بە ناوی سرودی ڕەمەزان لە 12/1970 وتوێتی دەرێ ڕەمەزان ئەی مانجی پیرۆز شەوقی ئیمانی مانجی ڕۆژ و شەو نوێژ تیشی قورئانی ئەی میوانی زێدە ئازیز تاجی سەرمانی ئەی بەخێر بێی ئەی بەخێر بێی بینای چاومانی چەند شیرون و ورشەدارە کۆڕی شەوانت چەند پیرۆز و بەهادارە زیکر و قورئانت ئای لە خۆشی کاتی بانگ و فتار و خوانت ئەی بەخێر بێی ئەی بەخێر بێی بینای چاومانی هەنی بەڕاستی نازانم بۆ تەلەڤیزیۆنەکان ئەویان نەکردوتە سرود یعنی بەڕاستی من لێرەوە پێشنیاز دەکەم ئەوەی کەس ئەوەی نەکردوتە سرود بیکەنە سرودێک و لە مانجی ڕەمەزان لێ بدرێ لەگەڵ زیکرەکان چکە بەڕاستی زۆر شتی جوانی تێدایە ئاماژە بە قورئانی پیرۆز دەکا بە زیکر دەکا بە کاتەکانی بەربانگ و ئەمانە دەکاتن ئەنی بەڕاستی شتێکی دەم خۆشمان زۆرە دەتوانین لە ڕێ کەناڵەوە پێشکەشیان بکەین ئەوەڵا ئەوەی ئاوازی بۆدانێن و تر شتێکی زۆر جوان دەرەسی من نازانم بۆیە وتم ئەگەر نەکراوە جێم لێنە بۆ بەڵام شتێکی جوانە دەتوانی بە کۆرسیش بکترێت دەتوانی نیکرێ ینی دەرفەتێکە بۆ ئەوەی بەڕاستی ئێمە شتە کوردەواریەکانی خۆمان ئەوانەی کە شاعیر و بێژ و هۆزانوانان کردویانە ینی باوەڕ بکەشتی جوانە کوردەواریشە و تاموچێژش ئەو ڕەسەنیشە و کاک مەدحەتی بێخەو لەگەڕ ڕاپەڕین و پێش ڕاپەڕێنیش دەتوانم بڵێم بەشێکی لە راوەکانی تەرخان کردووە بۆ خوداپەرستی بۆ لایەنی ئاینی ئەوە شتێکی دەستخۆشکەر مای دەستخۆشیە بەڵێ ئەوزە گوتت دوو دانە ماوە دوودانەکە یەکەشان دەێت مەشروباتی
بەڵێ ینی پێی دەڵێن غازیەکان خواردنەوەکان بڵێ ئەوە مەی لێ دەگەڕێن چکە ڕۆژێوان مەی ناخوا ئینشاءالله بەڵام شەربەتەکانی تر هەیە بپسی و کۆکە کۆلا شتانە هەیە ئەوانە بەڕاستی زیانی لەبەر زۆرە چونکە وزەی زۆر تێدایە پێ قەڵەو دەبی شەکری زۆر تێدا لەوانەی سوکریان هەیە باش نییە پاشانیش غازاتیان زۆر تێدا هەیە لەگەڵ هەندێک حامزی تێدا برێن ترشیەکان ئەوە لۆکلیە و گەدەی بەڕاستی باش نییە ئەتە پێی دەکرێت کەمی کاتەوە زۆر باوەڕ دەکەی خەڵکانێک هەیە لە زیاتی ئاوش دەخواتەوە دانیا من هەندێک ناسم بیست و بینیوە ناچی ئاوەکە بخواتەوە اینجا ڕێز دەکەن ئەوەندە جوان ئەو ئاستی ئەمە شتێکی خراپە بەخۆی زانست ناخین تۆ چی تێداگە بخینەوە بزان چی تێدا هەیە لە ڕووی پزیشکیەوە زۆر لێ نزیک نابنەوە وڵای پێویستە ئەمە ڕاستی دەبی کەمی کەێنەوە بەڵێ ینی پێم باشە لە بەرنامەکانە لە هەموو کەناڵەکان نەک تەنها لەو کەناڵە چونکە بەڕاستی کەناڵی بینەری خۆی هەیە پێویستە جەخت بکرێتەوە لەسەر زیانەکانی ئەم زۆرە غازانە زۆر ئەو خواردنەوەانە زۆر زۆر زیانی هەیە و هەست پێ ناکەن هەتا نەخۆش نەکەون هەتا گەورە نەبێن هەتا ئەو کاتی بەرگریان نەمینی آخر ئامۆژگاری ئەوەیە لەو کەسانەی کەوا بەڕۆژی دەبن ئەگەن لە حەلەویات شیرن نەمەنیەکان خەڵک بەڕاستی ڕەمەزان وش باسمان کرد وە دەزانی 11 مانگە بەڕۆژی بووە ئەو مانگەی بتە مانجی خواردن حەلەویات و مەشروبات زۆر دەخۆن خاستە حەلەویات زۆر بە قووەتن یعنی خەڵک حسابی لە بۆ ناکە بندبین پاقلاوەی گسکە نزیکەی 50-60 کالۆریە مثلا پاقلاوی گەورە هەیە دەگاتە 80 تا 100 کالۆری دەڕوا ئەوجا هەیە محەلەبی دەکا و شتی کە دەکا ئەوانە هەمووی لە کاتی ڕەمەزان زۆر پەسەند نییە بە تایبەتی لەوانەی کە نەخۆشی سوکریان هەیە یان لە عائیلەی سوکریان هەیە نەوەک تووشی سوکری بی لەو فترەی هەموو ڕۆژە بخوا شتێکی باش نییە خۆی ئەو شیرینێت کاک دکتۆر دەستەکان خۆش من بینیومە خەڵک هەر تایبەت دایدەنێ لەگات بەربانک تۆ ئەکە ئاماژەت بە خورمایەکە کرد هەیە ناچێ بە خورماکە بەربانگەکە بکاتەوە پەقلاوە و شیرەمەنیەکە بۆیە اینجا لەگەرەوە شیرەمەنی دەچیت جۆرەها ئەوانەی کە گازێکەش دادەنێ کەواتەوە هەر هەمووی زیانی هەیە نازانم لە باتی ئەوە تۆ ینی لە ڕووی تەندروستیەوە ناتوانی لە بریدیانی کراوی هەبێ شتێکتر لە زیاتی ئەمە ینی بۆ نمونە ئەگەر ئەو پەقلاوێش دەخوا شیرینەکەی کەمترێ نییە جێگایکی وات بۆ دروستکەن وڵا دەبی بگەڕێن ینی هەیە کالۆری کەمترە هەیە چوری کەمترە هەیە چوریەکەی فەرقی هەیە شەکرەکەی فەرقی هەیە ینی بگەڕیان دەتوان بخوان لە ماڵێ شتێک دروستکەن کێکەکی وا دروستکەن کە نە چوری زۆبی نە شەکرەکەی زۆبی هەتا تامەکەش لێ وەگرن و ئەمە نارێ هەندەی نەیخۆن بەڵام کە دەیخۆن کەمی بخۆن زۆرەکەشی وا بێتن کە زۆر بەقوت نەبێت لە دەستە خوانە کاکتۆر هەم لە پارەکەشیان و دەگەڕێتەوە هەم خاوێنترە هەم بەردەستیشە نایەوێت و ماوەیەک بڕۆی لە بازاڕ بکڕی و بهێنیەوە هەر لە ماڵی خۆت پێویستە فێربی بۆ بەرنمەیەک بە خۆت لە دەستە خۆتە چەند شەکر تێدەکەوت چەند ئارد بێ و ئەوانە چکە ئێستا دوای دێنە سەر ئاردی سپیش چینی هەیە و خوێ و ژەهر و ئەمانەیان سێهینەکە کە گوتت کەواتە کاکتۆ دەتوان لەو شوێنێکە دروست دەکا ئەو برێن ئەو زێ پاقلا دروست دەکە پێ لە کاکە شەکری کەم تێکە بڵێ شیلایی پێدامەکە ئێمە دەبینی ئەوەندە شیلای پێدا دەکا پەقلاوەکە ناو شەکراوی مەلەی دەکا ئێستا کاک دکتۆر پیا بۆ زۆر شت خواردن کە دروست دەکەن یان ئەو کێ کوشتانە دەرین ئەمانە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی شەکران هەیە یعنی ئەوان دەتوانن ڕێژەکەی کەم کەنەوە لە دەستە خۆیانە هەتا ئێستا مەتەن مۆتەر شێ دەتوانی بڵێ شەکرەکەم لۆ وا تێ بکە کە زۆرەکەی کالۆری کەم بی ڕاستە ئەویش هەیە شیرەکە مەتەن چەوری کەم بی وایە کەیف خۆتە ئەو هوشیاریە زۆر گرینگە ڕۆشنبیری تەندروستی زۆر گرینگە ئەمەش چۆن خەرک فێر دەبێت لە ڕێگای بەرنامەکان بەڕاستی لە ڕێگای رادیۆ و تەلەڤیزیۆن و تەنەن ڕۆژنامەکانیش سیمینار کۆڕەکان ینی بەڕاستی ئێمە لە چ وریا بووینەوە لەگەر هاتنی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە بەڕاستی ئێستا خەرک زیاتر هوشیار بووە ئەو کاتێک کە پێشتر ئەوەندە گرنگی بە تەندروستی خۆی نەدرا بەڵام ئێستا وریا کراوە بە زمانەی ئەوە نیە تەنها لە بوونی ڤایرۆسێک یا میکرۆبێک ئێمە چکە تەندروستی هەموو تاچێک پێویستی بەو هوشیاری هەیە خۆمان دەبێت دابسینەوە خاوێنیەکە هەموو کاتێک پێویستە خواردنی تەندروست هەموو کاتێک خواردنەوەکان دەبێت هەموو کاتێک بی اینجا سزای ئەوە لە مانجێکی پیرۆز ئێمە دەمانەوێت لە خوا نزیک بینەوە دەمانەوێت ئەو پاداشتە گەورەیە بەدەست بێنین بۆیە بەڕاستی لە مانجی ڕەمەزان دەبێت پابەتێکی تەواو بین و لە هەمان کاتیشدا هەروەکو دوێنێ ئاماژەمان پێکرد ئەمە باشترین دەتوانین بڵێن گۆڕەپانی مەشق و ڕاهێنانە بۆچی بۆ کردەوە شتی باش
شتێکی ئاسانە ئەنی مرۆڤ لە دەستە خۆیتی دوایی سوپاس بۆ خوا ئێستا تەکنۆلژیا پێشکەوتووە دەتوانی ئەو شتانەی کاگەر هاتوو لە بەرنمەیەشە گوێن لە نەبی دەتوانین لە گوگل لە ناو پێچەکانە خۆی تەسقیف خۆی ڕۆشنبیرکە بەڵێ وەسیلە زۆرە یان بەواتای شتە دەبێ هەر کەسێک پزیشکی خۆی بێ ئێستا بەداخەوە لە وڵاتانی پێشکەوتوو هەر خێزانێک پزیشکی خۆی هەیە پێدەنێ خێزانی خێزانی ئەبە هیوادارم ئێمەش بەرەو ئەو بەو بەرنمەیە بڕۆین و تەندروستیمانیش بە خۆی دابچێتەوە هەر چەندە ئەمجارە ڕۆلی خۆیان بینی بەڵام بەرنمەی ساڵانیان هەبێ بۆ زەیت باش تەرخام بکەن بۆ ئەوی بەڕاستی زیاتر گرنگ بە کەتی تەندروستی بە پزیشکان کارمەندان بە هەموو لایەک بدرێ دیارە بۆ بزانم کاتمان تەواو بۆ ئەندازێ دێینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا ئەڵلقەیەکی تر و بە یەگەشتنەوەیشتر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەیت.